زۆر سوپاس و ئەمجارش کاتان دانا بۆ ئەوەی لە ساڵۆنی فکری ئازادبوون گفتوگۆ لەسەر بابەتێک بکەن و گوێ لە بابەتێک بگرن لەگەڵ توێژەرێکی دیاری و بوارە کاک خەبات عەبدوڵڵا کە ناونیشانی بابەتەکەی ئەنفال ناسین و فەرامۆشکردنە. کاک خەبات ناسراوە لە ناو وەسەتی میدیایە و ئێوەش هەمووتانی ناسن نووسەرە بە کالێرەسی لە زانستە سیاسیەکان هەیە، دیپلۆمی لە بواری نەوت هەیە، دیپلۆمی لە بواری میدیا هەیە. نەرەوا خوێنمەوە خۆمان وڵامان کردوێتەوە بەڵام خۆتان زانیاریتان لەسەری هەیە بێگومان بابەتێکی گرنگ و وەستیاری بەردەوام ئەو ڕوژێنێ و بەردەوام لەسەری ئەنووسێت ئەم ئێوارەیە گوێگرین لە ئەنفال ناسین و فەرامۆشکردن و دواتر پرسیارەکانمان ئاڕاستەی کاک خەبات دەکەین بۆی گفتوگۆکە دەوڵەمەند دەکەین. کاک خەبات لەسەر ستەیجەکەوە لەوێ پێشکەشیەکە ئێوارەتان باش، سوپاسی زۆرم بۆ ئامادەبوونتان و بە پێویستیدان سوپاسی زۆر ڕێکخراوی ئازادبوون و کۆڕی قەلەندەرخانەی کورد بکەم کە وەڵام مایکەکە بە کاک خەباتیان تۆزێ خۆت نزیکەیتەوە. سوپاسی زۆری ڕێکخراوی ئازادبوون و کۆڕی قەلەندەرخانەی کورد دەکەم کە ئەم دەرفەتیان بۆ ڕەساندین. تاوان مشکلەی باڵا ئەوەیە، من بە دانیشتان نەمکردوتم ئەوە نانوشتێمەوە بۆ کۆمپیوتەرەکە لەوانەیە ناقۆڵات دەرچێت بەس دەرکەوە پێشەوە هەر مشکلە هەیە. ئەلموهیم شتێکین پێشەوەی باسەکەم پێشکەشکەن دووسێ تێبینی حەزەکەم باسی کەمەیشیان ئەم باسی کە ئامادەم کردووە ڕاستیەکەی بەشێکە لە لێکۆڵنەوەیەکی درێژتر کە ڕەنگە سەر کێشێ بۆ کتێبێک لەداهاتووە. من هەوڵماوە کە دوو پرسیاری لێ دەربێنم ئەمڕۆ لە ماوەی نوێ ساعت بۆ 40 دقیقە و کاک بابان باسی کرد جوای بەمەوە. باسەکەی من بەشێکە لە لێکۆڵنەوەیەکی درێژتر ئەوەی کە ئەمڕۆ هەڵم بژاردووە ڕاستیەکەی جوابی دوو پرسیارە. لە کاتی خۆیان باسی یەکەم پرسیارەکان چییە و باسەکانی من ئەوەی کە ئەمڕۆ ئامادەم کردووە باسی بڵێن مێژووی تاوانەکە نییە، باسی قۆناغەکانی ئەنفال و ئەوانە نیە و باسی لاوانەوەش نییە، باسی هەندێک لایانی تەکنیکی ناسین و هەندێک لایانی تەکنیکی لە بێچوونەوەیە لە بواری ئەنفال ناسیە. هەوڵم لە ماوەی ساعت بۆ 40 دقیقە پێشکەشتانی بکەم و کاتی خۆی ئەمتوانی یانی بە شێوەی سلایت بە شێوەی پرەزنتێشن پێشکەشتانی بکەم، بەڵام باسەکەی من لەبەرەوەی کە ڕاستیەکەی شەرحی زۆر بوو بیرم کردەوە سلایدیشی ئەو کاتە زۆرە بێت حەزم نەکرد بە سلایت تەقدیم بکەم. طبعاً هەندێک دۆکمنت و وێنەم هەرهێناوە بۆی کە نیو ساعت 40 دقیقە بێتاقەت نەبوون تەنها قسە بکەم، هەندێک وێنە و هەندێک دۆکمنتێ پیشانتانێتم. ئەم باسی کە من پێشکەشتانیەکەم جگە لەوەی کە بڵێن سەر ناونیشانەکەی ناونیشانی ئەنفالە، بەڵام بۆ کەیسەکانی کەی جنۆسایدی کوردیش هەر شیاوە ئەوەی بڵێن دەربارەی کورد بڵێن ئەنفالی بارزان ئەنفال بوور دەربارەی قڕکردنی بارزانەکان و مەسەلەی کوردەفەیلەکان و مەسەلەی هەڵەبجە، بەڵام من ئەنفالم کردووە بە سەرتۆپی مۆزوعەکە لەبەر ئەنفال جیا لەو کەیسانێکە گرنگیی تایبەتی لای من هەیە. پرسیاری یەکەم کە ئەمەیە جوابی جەمەوە لە ڕووی تەکنیکی ئەوەیە کە ئێوە ئاگادارن لە بەتایبەتی لە دوای 2023ەوە هەوڵێکی زۆر هەیە بە ئاڕاستی دەرەوە ئاڕاستی دەروی کوردستان بۆ مەسەلەی ئەوەی پێوترێت ناسینی ئەنفال وەکو جینۆسایت. هیوادارم ئێستا دەنگەم باش بێت. باشە؟ خراپە. تاوان ئەم هەوڵە جگە لەوەی جوودێکی زۆری تیا سەرف کرا و جگە لەوەی کە پارێکی زۆری تیا سەرف کراوە، بەڵام من پێم وایە تا ئێستا بڵێن لە شوێنی خۆیان وەستاوە و نەیتوانیوە ئامانجە سەرنجەکە بەدەست بێنێت. من لەم بەشەی باسەکەمە ئەو لایەنە تەکنیکیانە ڕوونەکەمەوە کە بۆچی ئەم ناسینە لەسەر ئاستی نێودەوڵەتی بە بنبەست گەیشتووە یا بۆچی ئیمکانی بردە پێشەوەی نییە. تاوان ئەنفال وەکو زۆر کەیسی تری جنۆسایدی کورد سەر بە ئەو تاوانانەیە کە لە ڕووی قانون نێودەوڵەتی و بە تاوانی نێودەوڵەتی ناسراوە. تاوانی نێودەوڵەتی ئەوەی کە پەیوەندی وڵاتەکەی ئەمەوە هەبێت لە ڕووی قانون نێودەوڵەتی و لەژێر 4 ناونیشانە کۆکراوەتەوە کە یەکیان جنۆسایدە، یەکیشیان ئەوانەیە کە پیانەوەجێت تاوانی دژی مرۆڤایەتی و دانەیەکی کەشیان تاوانی جەنگ و دانەیشیان کە تا ئێستا لە بواری قانون نێودەوڵەتی کاری پێ نەکراوە پێوترێت تاوانی دوژمنکارانەیە
أو بعري بيوتريا العدوان أو كولاتك بلا مالي ولاتي شكايات طبعا بو هريك لم توانانا لكونا دادگای تایبەت دامەزراوە دوان لەو دادگا تایبەتانە کە زۆر ناسراون لە مێژواییان ئەوەی دادگای نورنبێرگە کە پاش تەواوبوونی جەنگی جیهانی دووەم بۆ دادگایکردنی نازیەکان دامەزراوە و هی دووەمیشان ئەوەی دادگاکەی تۆکیۆیە بۆ سەرانی ئیمپراتۆرەتی یابانی کە دیسانەوە بۆ ئەو تاوانانەی کە لە جنوبی شەرقی ئاسیا ئەنجامیاندا بوو. لە دوای ئەمە بەهۆی دابەشبوونی دنیا بەسەر دوو بلۆکە هیچ دادگایەک سێری هیچ تاوانێکی نێودەوڵەتی نەکردووە هەتا دوای نەوەتەکان بە تایبەتی 93 و 94 کە شەڕی یوگۆسلاڤیا پەریسەند و شەڕی ڕواندا پەریسەند و جەنگی سارد بڕابووە دوو دادگای تر لە لاهای بە عینی ئەرک دامەزران بۆ لێکۆڵینەوە لە تاوانەکانی یوگۆسلاڤیای پێشوو لەگەڵ ڕواندا. طبعا ئەو تاوانانی کە باسمان کرد ئەو چوار جۆر تاوانە کە سییانیان زۆر ئەساسیە زۆر ینی تێکەڵی یەکترن کە سەیرانەکەیت هەندێک جار لەکتری جا ناکەن بۆ نمونە ئەوەی کە پەیوەندی بە تاوانی دژی مرۆڤایەتیەوە هەیە دیسانەوە لە تاوانی جەنگ و لە تاوانی جنۆسایددا زۆر دووبارابێتەوە بەڵام ئەوەی کە تاوانی جنۆساید لەوانی کەس جیاکاتەوە تا ڕادێکی زۆر مەسەلەی بوونی قەسدە مەبەستەی بوونی پیلانی پێشوەختە یعنی جا لە هەموو تاوانەکانی کە تاوانی جینۆساید تاوانێکە کە پێشتر بە قەست پیلانی بۆ دانرێ و گروپێک بکرێتە ئامانج. طبعا ئەم تاوانانە کە دواتر لە ئەوەی کە بێتە ڕۆم ستیت ینی نەزایمە ڕۆما تەسبیت کرا تا لە 98 ئەمە لە ڕووی مێژووی کورتێکە حەزەکەم بیزان شتێکی زۆر مهم نییە بەڵام ساڵ 98 وەکو باسم کرد پاش بەڕانی جەنگی سارد بیلەوە کرایەوە کە دادگایشی هەمیشەیی بۆ ئەم ناوە تاوانانە دامرێت تاوان نێودەوڵەتی ئەوە بوو لە ڕۆما ئەوەندە دەوڵەت ڕێککەوتن لەسەر تانانی نظامێک بۆ مەحکەمەیەکی هەمیشەیی کە دوای 2002 بە ناونیشانی ئینتەرناشنال کریمینال کۆرت دادگای تاوانی نێودەوڵەتی لە لاهای کەوتە کارکردن. پرسیاری سەرەکی تاوان کە ڕوبەڕووی کەسیش ئەنفالە بێتەوە ئایا ئەنفال ئەکرێ بۆ کەسێک یا کەسەکانی تری جنۆسایدی کورد ببرێتە بەردەمی دادگایە تاوان سێ بربەستی گەورە هەیە کە ناهێڵێت ئەنفال بە هیچ شێوەیەک لەو مەحکەمەیەک لای بکرێتەوە بەداخەوەتەوە هیچیان ئەوەیە کە بە جوێرێ و نظامی کەپشانەمان ئەبێت ئەو دەوڵەتی کە جەریمەکە تیا ڕوویاوە ئەندامێ لە دادگاکە بەداخەوە عێراق تاوان ئێرانیش تورکیاش سووریاش ئەندامین لە دادگای تاوانی نێودەوڵەتی خوازانیوانیانی چیەکەن وەلنا دەوڵەتە عەرەبیەکانە تەنها سێ دەوڵەت ئەندامن کە سەم و قورسایی زۆریان نییە هیچیان جیبۆتیە ئەگەر بە دەوڵەتی عەرەبی دامرێت دووەمیشان تونسە سێمان ئوردونە ئەوانی کە هیچیان نەبوونەتە ئەندام لە دادگاکە لەبەروی کە ئەو دەوڵەتانە خۆیان ینی شارەزای سلوکی خۆیانن نیانویستووە کە سبەی ڕۆژ ڕوبەڕووی لێپرسینەوە ئەوانە بن لەبەرەوە بربەستی یەکەم کە نایڵە ئەنفال بۆ نمونە لە دادگایکی ئاوا تەماشا بکرێ ئەوەی کە عێراق خۆی ئەندام نییە ئامادەش نییە بێ بە ئەندام. بربەستی دووەم بریتیە لەوەی کە ICC یا بڵێن دادگای تاوانی نێودەوڵەتی ئامادە نییە تەماشای ئەو کەیسانە بکاتەوە کە پێش دامەزراندنی دادگاکە ڕوویان داوە لەبەروی ئەنفال و کەیسەکانی جنۆسایدی کورتەوەی پێش 2002 ڕوویان داوە لەبەرەوە ئیمکانی تەماشاکردنەوەی ئەم کەیسانە لە دادگای تاوانی نێودەوڵەتی سفرە. سێمیشیان سێم بربەست بریتیە لەوەی کە دادگای تاوانی نێودەوڵەتی تەماشا هیچ کەیسێ ناکە کە پێشتر دادگایکی کە تەماشای کردووە بەداخەوە تەوان کەیسەکانی ئێمە کاتی خۆی پاش ڕوخانی بەعس لە ڕێی دادگای تاوانی باڵای بەغداوە دادگای باڵای تاوانی بەغدا تەماشا کراون و هەمووی قەرای لێدراوە ڕەنێکە پرسات کەژە باشە کە خۆی قەرای لێدرایە بۆچی جارێکی کانی ببرێتەوە بەردەمی تریبوناڵێکی نێودەوڵەتی ئەمانە تاوان دادگای تاوانی دادگای باڵای تاوانی عێراق کۆمەڵێک کەماسیتیە ئەوانەی کە قانونی نەزانن لێچە لەو کەماسیانەی کە هەیە ئەوە بوو تاوان خۆی بە پێی ئەو پرەنسیپانەی عەدالەتی ئینتیقالی دامەژە ئەوەی کە لە دوای نەوەتەکانەوە ئیشی بۆ کرێ ئەو کۆمەڵگەیانەی کە بە شەڕ و ئاشوبا تێپەڕەبن بیل لەوا کرێتەوە چۆن ئاشتەوایەتی باقرار بکرێت ئەو پرەنسیپانەی عەدالەتی ئینتیقالی یان جێبەجێکردنی چێ لەوانە بریتیە لە دادگایکردنی تاوانباران ئەوانەی کە
پێشتر لە شەڕ و ئاشوبە تاوانیان کردووە لە زمانی ئەوەشات تاوانی جنۆسایت. ئەوەی عراق کەماسیەکانی ئەو بوو کە جارێ پێش هەموو شتێ عراق خۆی دامەزراوی نەماوە بەڕاستی عراقیانی وەکو دەوڵەت خۆی هەڵۆشابووە بە پەرەپەرم محکەمەی دروست بوو لەبەرەوە بێلایانی ئەو محکەمەی خۆی لە ئەنجەری پرسیارە ئەمە یەک ئەین لە دەروی دامەزراوی دەوڵەت دروست بوو ناتوانین بڵێن 2005 و 2006 2007 عراق دەوڵەت بوو ڕاستە بەناو دەوڵەت بوو ئەندامی UN بوو بەڵام ئێستاشی لەسەر بە عراق دەوڵەتێکی ناقسیادەیە. دووەم بەهەر بە گوێرەی ئەو کۆنڤێنشنی کە ساڵی 28 نەگەوی ڕۆما کە بە کۆنڤێنشنی ڕێگریکردن لە ڕوودانی ژنۆسایت ناسرا و ڕافایل لیمکن کاتی خۆی وەکو پارێزەرێکی پۆڵۆنی تەقدیمی UN کردو کراوە پرۆژە و کرا بە قەرار و تا ئێستا ئیشی پێکرێ بە گوێرەی ئەوە بڵێن بە گوێرەی کۆنڤێنشنەکە تاوانبەرانی جنۆسایت تەنها ئەوانن کە بکەری کارەکەن بەڵکو جا لەوانە کۆمەڵی خەڵکی کەژەکرێتەوە کۆمەڵی خەڵکی کە لە پشتی بکەرەکانەوە پێویستە داگایی بکرێن تەوان من ئەوە لە قانونەکە لەمە پێم خۆشە بیبێنن مادەی وەزن بە عەرەبیش لامە ئەوت ئەو مادەی سێمی ئەو کۆنڤێنشنێکە کاتی خۆی لە 28 و تا سێشی پێکرێ و تاوان باسەوەکە کێ لە مەسەلەی جنۆسایتە یا کێ عقوبا درێ زۆر بەڕوونی باسی کردووە ئەوانەی کە عقوبا درێن ئەوانن کە بە کاری جنۆسایت هەستاون ئەوانەی پلانیان داناوە باشە ئەوانەی کە هانیان داوە بە شێوەیەکی سەرەکی و ئەوانەی کە هەوڵیان داوە کارە بکەن هەنی ئەگەر نەشیان کرد بەس هەوڵیان بۆ داوە و ئەوانەی کە بەشداری فعلیان کردووە تاوان ئەمە کۆمەڵی هینی زۆرە بێتەوە ئێمە لە کەیسی ئەنفالە حەوت تاوانبار هەبووە تەنها حەوت تاوانبار ینی دانێکیانەوە پێشەوە مرد ئەنی ئەعدام کرا سەدام حوسێن بوو شەشی مایەوە شەشەکەش دانەیەکیان پارێزگاری مووسڵ بوو ئازاد کرا ئەوەی ناوی هین بوو ناوی تاهر تۆفیق بوو پێنجی مایەوە پێنجەکەش دوانی بە 10 ساڵ و ئەوانە حکومدران سیانیان دوانی مایەوە دوانەکەش عەلی حەسەن مەجید و سوڵتان هاشم بوو کە بە ئیعدام حکومدران دانێکیان تەنفیز کرا دانێکیان خۆی لە سژنان برد ئەنی کەس ئامادە نەبوو تەنفیزی بکات کە خۆی دیسانەوە لەم ئیتفاقیاتی کە نابێت بە هیچ شێوەیەک سزادانی تاوانباری ژنۆسایت نە تەخفیف کرێ نە تەخفیف کرێ نە هەڵبۆشێنرێتەوە نە جێبەجێ نەکرێ ینی ئەو کردی بە مەرج بەڵام لە عراق وەکو باسم کرد لەبەرەوەی عراق لە غیابی دەوڵەت ئەم شتانەی کرد محکەمەکە لە ڕووی لە زۆر ڕۆوە کە ماسی گەوری تیا بوو ئەجنا خۆی بەپێی ئەمە بێت کە ئێستا لە ئیتفاقی لە کۆنڤێنشنی بڵێن نەتەوەی گرتوەکان هاتووە عراق خۆی ئیمزای کردووە ئەمەیان چونکە هەموو وڵاتەکانی عالەم ئەوەی ئیمزایان کردووە ئەبوایە بۆ نمونە مەرجسی قیادی سەورە هەمووی تاوانبار بووایە لە کەیسی ئەنفالە ئەبوایە ئەو میدیاکار و ڕۆژنامەنووسانەی کە بە درێژایی ئەو فترەی 6 مانگەی ئەنفال بە شانۆباڵە سەدام حوسێن ژێشەکەی هەڵەندا و دامی ئەنفالیان کردووە وایە بەڕاستی محکەمە بکرانە شەرنی ینی تۆمانە حکومت لەسەر دانان بۆ دەکەوێت لە زەبێ ئیتیامیان بکەیت و ژمارەی زۆری خەڵک لە دەروی ئەم دام و دەستگایانە ئەوە هەموو بانکرانە ئەو کرانە بەداخۆی چی نەکرا لەبەر لە زۆر ڕۆوە حەق وایە کە گومان لە دادگای ئەنفال کرێ لاهین بووە خەڵک وڵێ هەمیشە لە شوێنی کەوت لە سەکوی ترەوە ئەم کەیسە بەرێتە پێشەوە ئەوە جگەلەوەی کە هەموو ئەو بڵێنەوەکو عاقیبەتی قەرارەکە هەموو ئەو شتانی کە باسی قەرەبووکردنەوە ناکرێ هیچی جێبەجێ نەکرا هەنی عراق هیچی جێبەجێ نەکرد کاتی سەر قەرەبووکردنەوە باسی ئەویان کردیان ئەگەر قەرەبووی کورد بکرێتەوە ئەبێ قەرەبووی دووجێری و قەرەبووی نازانم چی وانە کردوان شتەکان زۆر بچوو کردەوە نەیان کرد طبعا ئەمە هەڵەیەکی سەکرداری سیاسی کوردی تیا بەڕاستیەکەی سەکرداری سیاسی کورد لە کاتی خۆیان لە گەورەی قەزەکە تیا نەگەیشت و وەکو لە بەشی دووەم باسیەکەم ئەمان زیاتر بەستیان مشتەکە بە مێژوو بسپێنن ینی بیکە شتێکی مێژووی کۆتایی پێبێن و کۆتاییشان پێهێنا ینی کەیسەکانی کوردیان خۆیان ڕازی بوون کەسێکی گەوری وەکو ئەنفال لە پاڵ کەیسی دووجێی لە دادگایی بکرێ کەسێکی گەوری وەکو هەڵەبجە لە پاڵ کەیسی بۆ نمونە بازرگانەکانی بەغایە تەماشا بکرێ کەیسی بارزانەکان و
کوردە فەیدەکان لە پاڵ بۆ نمونە وشکردنی زۆر ناوەکانە تەماشا بکەن، ینی خۆیان کەیسەکەیان بچوو کردەوە لێی تێ نەگەشتن و بە کوردەکە گورگان خواردویان کرد کەیسەکانیان ئەوەیە کرد. ئێستا ڕەنگێکی پرسیار بکە بڵێ باشە خۆ گەر ئەوەش نەبووایە بە جۆرەی ئەو نظامی ڕۆما کە پێشتر باسمان کرد ICC ئامادە نییە، دەرگای تاوانی نێودەوڵەتی ئامادە نییە سێری کێسەکانی پێشخۆی بکاتەوە. تاوان ئەمە ڕاستە ڕاستیش نییە. کۆمەڵێک کەیسەیە پێش ئەنفال ڕوویانداوە، هەشە دوای ئەنفال ڕوویداوە، واشە دوای دروستبوونی دادگای تاوانی نێودەوڵەتی ڕوویانداوە. دیسانەوە محکەمەی خاصیان بۆ دروست کراوە. لەوانە بڵێن ئێستا 2005 حەریری تێرۆر کرا، محکەمەیەکی خاص بۆ دانرا کە محکەمەی مختەڵەت بڵێن باس نەکرێ، بڵێن دادگای تێکەڵ بەشێک لە قازیەکان لوبنانین و بەشێکی کیان نێودەوڵەتی. بە ئەمان شێوە لە قەزەی بۆ نمونە سیرالیۆنە، لە قەزەی تەیموری شەرقی، هی کۆسۆڤۆ، هی بۆسنیا هێرزەگۆڤینا، لەمانەیە هەمووی حتا لە قەزەیەکی کۆنی وەکو ئەوی کەمبۆجیا ئەوانەی کە پێیان خەمێری حومڕ جوتیارە سوورەکان، ئەوەی کە لە 75 بۆ 79 نزیکەی ملیۆن بۆ 2 ملیۆن لە خەڵکی خۆیان کوشت. ئەمە لە 2003 یعنی ساڵێک دوای دامەژاندنی دادگای تاوانی نێودەوڵەتی محکەمەیەکی خاصی بۆ دروست کرا، لەبەرەو قەزەیە ICC نەیەتوانین تەماشای بکات. یعنی ئەنفالیش قەزەکانی تری کوردیش ئەگەر پەلی لێ نەکرا بە ڕێی من ئەکرا لە ڕێی دادگای تێکەڵەوە بەس دادگای نێودەوڵەتی ڕەهەندێکی نێودەوڵەتی وەرگرتایە بەم شێوەیە مردان نەکرانێتەوە. باشە ئێستا ڕەنگە پرسیار بکە باشە چی ئەکرێ؟ ینی ئێستا لە ئاسی نێودەوڵەتی ئایا شتێکە کرێ لەم بوارەیە؟ شتێک کرێ، شتەکەش بەم شێوەیە. تاڵان کەیسی یەزیدیەکان بە هەمان شێوەی کەیسی ئەنفال ساڵی 2014 کە برا بەردەمی دادگای تاوانی نێودەوڵەتی کە کەسێکی زۆر بەقۆ بوو، دەنگانەیەکی زۆر گەوری هەبوو، تاڵان خۆشم لەگەڵی بوو، ینی خۆشم چوومە دادگای تاوانی نێودەوڵەتی و خۆشم یەکێکم لەوانەیە کە شکاتم لە ئەو بەکر بەغدادی کردو بۆ زانیتان، ینی ئیمزام هەیە. بەڵام کەیسەکەمان ڕەفز کرایەوە، ینی کەیسەکان وەرنەگرت بە بیانووی ئەوەی کە عێراق ئەدام نییە لە دادگای تاوانی نێودەوڵەتی. باشە یەزیدیەکان بۆ نەوەستان کۆمەڵ شتیان کرد. یەکێ لەو شتانە هاتن لە وەکو حەقی شەخسی داوای هەندێک شتیان کرد. ژنێک هەبوو لە پەنابەر یەزیدیەکان ئەوانەی کە کاتی خۆی بە سەبایە گیرا بوو، لەوانەیە قەزەکەتان بیستی بێ، ڕۆژێک بە سوتفە لە شتوتگارت ئەو کوڕ ڕابینێتەوە کە کاتی خۆی ئەمی بەکۆی لە کردووە، ئەچێ پەلامارێدا و کاوێ بە شەڕ پۆلیس دەکەوێتە بینەوە، پۆلیسە دووچان نەکرێت. ئیترە و گرتناوێ بە خێر و بەرەکەت بۆی ئەم ژنە هەموو کەیسەکەی خۆی جارێتەوە. دوایی محکەمەیەک لە فڕانکفورت بۆ یەکەمین جار لە هەموو ئەوروپایە ئەترافی بۆ گرت کە یەزیدیەکان جنۆساید کراون. تەمامە زۆر مهم بوومە بەبێ دادگای تاوانی نێودەوڵەتی لەسەر کەیسی یەک ژن و مناڵێک کە کاتی خۆی کەسێکی سەر بە دەوڵەتی ئیسلامی بە کۆیلەی کردوون، هەموو کەیسەکە بە جنۆساید ناسەنجا، ینی بۆ سابقەیەکی قەزایی زۆر مهم. ئەمە کەیسی ئەو کوڕەیە کە بەڵێن کوڕەکەی دەوڵەت سەر بە دەوڵەتی ئیسلامی کە گیرا بە سوتفە، ینی لە ئەنجامی ناسینەوەی ئەم کشە. دوایی کێسی یەزیدیەکان وەکو باسم کرد وەکو سابقەیەکی قەزایی زۆر مهم لە ئەڵمانیا بە هێناسا هیچ محکەمێکیش ناتوان تانی بکە و لەبەروی ئەڵمانیا خۆی لە ناو ئیتحادی ئەوروپیایە هیچ محکەمەیەکی ئەوروپیش ناتوانێت ڕەتی ئەو بکاتەوە کە یەزیدیەکان جنۆساید نەکراون. ئەنەم قەزەیەکی زۆر بچووک لە ژنێکەوە. قەزەیەکە هەیە ئەمە بۆ خۆشی بۆتان باسەکەم، ئەمە علاقەی بە لەوانەیە زۆر علاقەی بە مۆزوعەکەەوە نەیە، بەڵام هەر لە ڕووی مێژوویەوە ئەهمیەتی هەیە. ئەمە ناوی سۆگۆمۆن تەیلەریانە. ئەمە ساڵی 1921 لە ناو بەرلین ڕۆژی 15 منطقەیەکەیە شارلۆتنبۆرگ ئەوەی کە لێ ژیا بێزانی کوێیە، بە ڕۆژی نێوڕۆز لامیشی کوشت ئەم کوڕە. دوایی گرتیان، خۆشی پیاکوش نەبوویانە، هەر دوێ خۆت ینی خەڵکە گرتیان و تەسلیمیان کرد. تەسریحێکی زۆر مهمیە، وتی من وتیان تۆ کوشتۆتی، بەڵام من کوشتومە، بەڵام من تاوانبار نیم. تاوان ئەمە لێکۆڵەرەکان و محکەمەی ڕای کێشا بۆ قەزەیەکی زۆر گەورە، وتیان چۆن تۆ تاوانبار نیتەوە، خەڵک توی بینی و تۆ خۆش دەڵێ خۆم کوشتومە. ئەم کوڕە دوای قەزەی خۆی جێڕایەوە. ئەم کوڕە و کاتی کە ئەو قەتڵەی کرد تەمەنی 25 ساڵ بوو. باسیەوەی کردی ساڵی 2015 لە منطقەی ئەرزنجان، منطقەی کوردستان و ئەرمینیا لە تورکیا عوسمانی، وتە ڕۆژێک لە ماڵێمان هێنایە دەرەوە، من و برایەکەم دوو خوشکم باوکم
دایکم ئێمان لە شوێنێکی چۆڵ هەمان ناکوشت من دوای دوو ڕۆژ خەبەرم بۆ نەمردەوم سەرم برینار بەغە شوێنێکی کەم مەیتی براغم بەسەرمەوە بوو لام برد کاستان بیرم کردەوە چی ڕوویاوە بە پەلە دوور کەوتمەوە لە شوێنەکە خۆم کرد بە گوندێکە لە شاخێک گوندەکە گوندێکی کوردی بوو ماڵەکە منیان لە خۆیان گرت تیماریان کردم چەند ڕۆژێکی زۆر مامەوە تا چاومەوە دوای جلی کوردیان لەبەر کردم و بەڕێگەی قاچاق منیان بەڕێ کرد بۆ کوردستانی ئێران لێەوە من چووم بۆ ئەرمینە لە ئەرمینە هاتم بۆ ئەڵمانیا ئێستا من لێرە تەلەبەم بەڵام شەوێک دایکم هاتە خەوم وتی ئەگەر بێت و تەڵات پاشا نەکوژی تۆ کوڕی منی تەڵان تەڵات پاشا چییە بوو ئەو کەسەیە کە وەزیری ناوخۆی عوسمانیەکان بوو و ئەمری گرتن و کوشتنی ئەرمەنیەکانی دەرکرد بوو ئەم کوڕە ئەرمەنی بوو نازانم باسم کردیان ئەلموهیم وتی دوای بیستم تەڵات پاشا لە بەرلینە هاتووە لێرەیە وتی دەمانچێکم پێیا کرد و چووم چەند جارێک شوێنەکەی کەشف کرد و کوشتم تاوان محامەکانی بۆ تەرجیمەکردومانە زۆریان بۆ پۆشیکان کوڕ لەژێر شۆکامی کردو نەخۆش و پێویستە فاسی نەفسی بۆ بکرێ و نازانم چی هەندێک وتەی هەبوو تەرجەمەیان نەکرد خۆی زۆر پیاوانانی کەوتی نەخێوانیە من بە قەستەوەم کردووە بۆی دانیشتوم وەزانیم مۆزەلامێکی کوژم چییە و بەستم بۆ مەبەستم بۆ کە بیکوژم و ئەگەر هینش بکەم ئەگەر ڕووداوەکەم بۆ هین بکەن وژداری کەژەی کوژمەوە هەنێکەر هیچ تاوانەوە تەڵەت پاشایە وەزیری ناوخۆی پێشوو عوسمانەکە ئەم قەزەیە زۆر دەنانەوەکی سێری بوو لە بیستویەکە تاوان دوایی هەموو پرۆسێسەکەی ناو محکەمە کرا بۆ کتێبە و کتێبەکە هەیە ئەوەی چاپی بیستویەکە لە هەفتەکانیشە چاپێکی کە کراوە ئێستا بە قسە چیرۆکی کتێبەشتان بۆ جێڕنەوە دوایی دادگا کوڕەکەی ئازاد کرد بە هیچ حکمی نەدا شتێکی زۆر سێر بوو لە ئەڵمانیا کەسێک بکوژێ ئازادی بکەیت مادەیشان بۆ بێزیەوە بۆ مادەی ئازادان کرد کەسە پێویست ناکە باسی بکەین کوڕەکە دوایی بۆی نەکوژێتەوە و تۆڵەی لێ نەکەنەوە هەستا چوو بۆ ئەمریکا هەتا ساڵی 68 ژیان تاوان کوڕەکە دوایی بۆ بەتەڵێکی قەومی ئەرمەنیەکان و لە ڕێی لێکۆڵینەوەی محکەمە بۆ یەکەمین جار قازەی جنۆساید ئەرمەنیەکانی گیان بە عالەم چونکە ئەو لێکۆڵینانەوەی کەلی کرا دوای کەرا بۆ کتێبێک کەسە پیشانەمان ئەم کتێبە هەتا ئێستا یەکێک لە کتێبە هەرە بەناوبانگەکانی ناساندنی جنۆسایدی ئەرمەنیەکانی لە قەزەیەکی بچووکی کوڕێکەوە توانرا قەزەیەکی وا گەورە بە عالەم بناسرێن تەمان دوایی ئەم کتێبە تەرجەمەی چەندی زمان کراوە بالمناسبە کوڕێکی کورد خەڵکی ڕۆژاوا خەڵکی منبەج تەرجمەی کردووە لە ئەڵمانیەوە بۆ عەرەبی لەبەری کوردەکەی زۆر باش نییە کوڕەکە ناوی نەحسانە کتێبەکە لە سلێمانی چاپ کراوە من خۆم کتێبەکەم هەیە تا سێ جار چاپ کراوەتەوە و کوڕەکە 2007 لە سلێمانی مرد ئێستا لە سلێمانی دێژراوە ئەو کوڕە کتێبەکە کە ویستان بە PDF شێ بە ناوی قضية الإبادة الأمنية في المحكمة بPDF شيء توان دايكرن بلا موازنة مكتبة شيء أم تشيلوغان بوشي جرايوا إنسان توان لدروي أم دامو دزجا زبالة خانة كدام الرأي لأوروبا والعالم دادجاي تاواني ودولتي ودادجاي عدلي ودولتي ومانا أتواني بنا بوشتي كشبري أو قضية زوج شو بلا قضية زوج جوري لكتو طبعا كرة دواي وكوباسم كرت چندین مونومنت وشتیم اویجر مونومنت کانی که بیان کردو اما قد بینم مثلی طلب پاشایا اوج دمانچکی دستیتی ولی چندین شونی کاش بلنشتی بو کراو بس لأرمینیا اسو طلوانی چی گور تماشایا کن که توانی قضیه جنوساید ارمنیا کن لروی قانونی و لقضیه کی زوب شو کشتین سلامی که به همو عالم بناسیت طبعا ما تجربه هنا كان يخوم ناقل قربان كان يخوم چند لا اوروبا بلاماري فلان وفيسار كان بس من بوي باسم كرت بس هي زيد كان خو بلاماري كاتينا بس شكاتي لا بكره كرت اما اسا بتنشت معنا لاوروبا دنيا طبعا بارجو البراس يعني لا سروجاش ولا افسري كوني عراقي لا فلان وفيسار هالبون من النزاع خزرجي اگر بيتو قربانيه قلب قربانانه انفال بتوانيه سكالاي بكاسكالاي شخصي وحقي شخصي اتوانه براسي وكو كشيزي دير كردوتي او قرا مني كردوتي ببيع بوني يعني سابقي شو دادگاه تاواني دولتي امانه اتوانه قضيه انفال لاوروبا والعالم بجنسات بناسب يعني بكمتين تيجو اما شكل لو رجال لو تكنيكاني كبراسي تاسيس شي سنكراوا كاسي نصيحتي كزنا قبشي
ئەگەر واز لەمە بێنین لە بەشی یەکەمی تاوان بەشی یەکەمی باسەکەم و بەشی دوم کورتترە بێ وەکو پێشتر باسم کرد ئێمە کە باز لە ناسینەکەین زۆر ڕۆمان لە دەرەوەیە زۆرمان پێ خۆشەکە عالەم و دنیای ئێستا ئاگادار بێت کە چی ڕوویە و ئەوان ئەنی پیاوەسپیەکان ئەتراف بۆ بکەن کە ئەنفال جینۆساید بوو بەڵام پرسیارەکەیە بەڕاستی پرسیارێکی زۆر ئەساسی ئەویش ئەوەیە کە ئاخۆ ئەنفال لەسەر ئاستی ناوخۆ وەکو کورد ئێمە خۆمان بەڕاستی ئەنفالمان ناسیوە ئەوم پرسیارێکی زۆر جەوهەری و پەیوەندێکی گەورەی بە ناسینی ئەنفال هەیە بۆ داهاتوو لە سەر ئاسی نێودەوڵەتیش ئەنی هیچ معقول نییە تۆ لەسەر ئاسی ناوخۆ تاوان داسە جای پرسیارەکەمان ناوێتەوە بەڵێیان نەخێر بەڵام هیچ معقول نییە ئەگەر لەسەر ئاسی ناوخۆ ئەنفال ئەو کەیسێک نەناسرێ هەوڵی ئەوە بێت کە لە کۆڕ و کۆبوونی نێودەوڵەتی بیناسێنیت بۆی بزانرێت کەیسێک ئەنفال لەسەر ئاستی کللتوری و کۆمەڵایەتی لەسەر ئاسی نەتەوەی ناسەنراوە ئەی ناسین یا نایناسین بەڕاستی ئەوێ بیلۆکەینەوە یا پرسیاری ئەوکەین پێش هەموو شتێ ئەم کەیسە کوێ یادەوەری ئێمە داگیر کردووە یادەوەری ئێمە چەند ئەنفالی تایە چ شتێکی لە ئەنفال تایە تاوان مۆزۆی یادەوەری ڕامانە کێشێ بۆ قسەکردن لە چەند شتێکی زۆر مهمی کۆمەڵناسی کەویش مەسەلەی ئەوەی کە پێوترێ کۆلێکتیڤ مێمۆری طبعا کۆلێکتیڤ مێمۆری کە عەربی کراوە بە ئەداکرا جەمعی و بە کوردی پێوتری یادەوەری بۆ کۆمەڵ ئێستا کلمەیەکی کە دۆزراوەتەوە لە جاتی یادەوەری ئەوتری یادگە کەم پێیان ڕاستترە لەبەر یادەوەری زیکریاتە زاکرە نییە بەڵام ئێمە بە یادەوەری بەکارێنی ئەم چەمکە کاتی خۆی سەد ساڵێک لەمەوە پێش فەیلسوفێکی فەڕەنسی بە ئەسڵ ژوولەکە بۆ یەکەمین جار دۆزیەوە وە قسەی لەسەر کرد ناوی مۆریس هەڵبواکسە ئەم پیاوە کە تەماشانسی نەبووم پیاوە ساڵی 44 بە سوتفە لە پاریس گیرا بەهۆی جوولەکایەتیەوە برا بۆ کەمپێکی نازیەکان لە نزیکی بەرلین لەوێ کوژرا ئەنی کابرا کتێبێکی هەیە ئەم کتێبی کەسە باسیەکەم ئەم کتێبەی دوای مردنەکەی چاپکرا 5 ساڵ دوای مردنەکەی وە تا ئێستا مەیتی نییە ئەنی شانسی ئەوەی نەبوو ئەم فەیلسوفە فەڕەنسی بە ئەسڵ ژوولەکەیە ئەڵێ خۆی یادەوەری فەردی نییە ئەنی بوونی نییە ڕاستە ئێمە هەر کەسێک لە ئێمە بگری ئێستا مەخزوونێک لە یادەوەریمان هەیە من کوڕی گەڕێکێکم لە قوتابخانەی خوێندووە بە کۆمەڵە برادەرم هەبووە وا خۆشەویستیم کردووە وا تووشی تێکشکان بووم وام کردووە ئەمەم کردووە بەس ئەمەڵێ لە دەرەوەی خەڵکانیکە یادەوەری شخصی نییە تۆ یادەوەری شخصیەکە دیسانەوە مەربوطە بۆی کە چێ لە دەوروبەرتان بەوانی کەو مەربوطە بۆ یادەوەری شخصی لە ئەساسە لە بۆشایی دروست نابێت بەهۆی بوونی ئەوانی کۆ دروست بێت لەمەوە گەیشتە و خەناعەتی کە یادەوەری بە کۆمەڵی هەر جارێک هەر کاتێک دوو کەس زیاتر توانیان یادەوەریشی هاوبەشیان هەیە پێوتری یادەوەری بە کۆمەڵ تامانە مەستەری کێشا مۆزۆیەکی زۆر مهمەکەش ئەوەیە کە ئەو خۆی باسیەکات دەڵێ هیچ گروپێکی نەتەوەی ئیتنی ئاینی و هەتا دوایی ناتوانێت تا سەر وەکو گروپ بمێنێتەوە ئەگەر بێت یادەوەریکی هاوبەشکویان نەکاتەوە یا چەند یادەوەریکی هاوبەشکویان نەکاتەوە تامانەکو ئینسان هەرێمێنێ ئەو مشکلێکی گەورە نییە بەڵام تۆ تێکەڵی یادەوەری ترێ بێت ئێستا خەڵکەیە بۆ نمونە دەمێکە لە ئەوروپاژی یادەوەرێکی بوو بە یادەوەری سویدیەک یا ئەمریکیەک یا ئەنگلیز ئەنی یادەوەری کوردی تیان نەماوە ئەو جیلێکی ئێستا دروستە بێ لەناو ئێمە بەتابەتی جیلی دوای 2003 و 2002 مانە خەریکە یادەوەری کوردیان نامێنێت ئەنی یادەوەری ئەو شوێنە پەروەردەیانە وەرەگرن کە تایە خوێن جا مەکتەبی ئەمریکیە مەکتەبی ئەڵمانیە مەکتەبی نازانم چییە ئەنی زاکریانە بێتە زاکری گروپێکی کەم ئەم یەکەم کەسێکە باسییان کردووە ئەم پێی وایە یادەوەری بە کۆمەڵ ئەمڕازێکە گروپەکان بەکارێن گروپە ئێتنی نەتەوەییەکان بەکارێن بۆ هێنانەوەی جونگەیەکە زیاتری ڕابردوو خۆیان بۆ ئێستا ئەیژێننەوە لەسەر ئەساسی ئەوە کۆمەڵێ بەهاو کۆمەڵی ئەخلاقی هاوبەش دروستەکەن ئێستا سەیری نەورۆز کە بۆ نمونە نەورۆز وەکو یادەوەریشی بە کۆمەڵی کوردی کەون پێم وایە لە سەرتاسەری کوردستان تاکە یادەوەری بە کۆمەڵ هەبێ بەس نەورۆزە بەداخەوە ئەنی سەرڕێ ئەو هەموو بەڵێن کارە سات و نوشستی و بەزم و هەڵایی بەسەر کورد هاتووە تاکە یادەوەری کە بەداخەوە میلیتانی کرد لە غەمانە هاوبەشن ئەنێ ئەوە شەر کوردی نییە 100% تاکە یادەوەری بە کۆمەڵکەما بە یادەوەری نەورۆزە ڕۆژی 23 هەموو ساڵێک کەسێک لە کرماشان کەسێک لە سلێمانی کەسێک لە ئافرین کەسێک لە دیاربەکر بە هەمان شێوە یادی نەورۆزەکەنەوە بێەوەی ئەم کەسانە یەکتری بناسن بەڵام
باشدارن لە کۆمەڵێک بەها و ئەخلاقی هاوبەشە ئەوەی ئەم بەها و ئەخلاق هاوبەشەی دروست کردووە ئەو یادەوەری بە کۆمەڵەیە هەڵباکس باسی ئەوە کات ینی بۆ دروستکردنی بەها و ئەخلاقی هاوبەش لە نێوان گروپێکە بوون یادەوەریشی بە کۆمەڵ شەرتی ئەساسیە فەرقی یادەوەری بە کۆمەڵ و مێژوو چییە ئەو باسی ئەوە کاڵێ دوو جیاوازیگرن هەیە ئەویش ئەوەیە چیان مێژوو عاتەن ئیشێکی فەردیە مێژوو نووس خۆی دانیشە لە ڕێی ریسێرچەوە لە ڕێی ئینتەرویو لە ڕێی کۆمەڵێک ئیشیکەوە مێژوو جونگەی یا چەند جونگەیەکی یا چەند ڕووداوێک نووسێتەوە بەڵام یادەوەری بە کۆمەڵ ئیشێکی جەماعیە ئیشێکی فەردی نییە ئەمە یەک دووەم یادەوەری بە کۆمەڵێکێکە لەو ئیشانەی کە بەردەوامی هەیە بەڵام مێژوو بەردەوامی نییە تۆ توانین گەڕێتەوە سەری توانین نەگەڕێتەوە سەری ژمارەی زۆر جونگەی مێژووی هەیە هی ئێمە ناگەڕێنە سەری ئیشمان پێیان نییە بەڵام یادەوەری بە کۆمەڵ هەمیشە لەگەڵ تاژی و هەمیشە ڕۆحی بەبەراکەیت ئەمە جیاوازێکی زۆر گەورەی یادەوەری بە کۆمەڵ و مێژووە سەرکردایەتی سیاسی کورد لە 30 ساڵی پێشووە نەک ناتوانێت یادەوەری بە کۆمەڵ بۆ ئێمە دروستکەن لە 30 ساڵی پێشووە هەرچی بەها و ئەخلاقی هاوبەش هەیە بەڕاستی تووشی نەک لە تەقسیم و داڕمانیان کرد ئەو بەها و ئەخلاقانێک کە ئێستا لە باشوور هەیە کە وڵاتێکی ئازادین و حکوومەتێکی خۆ وڵاتیمان هەیە زۆر پەرتوبڵاوتر لەوەی کە لە خۆڕاتەیە کە وڵاتێکی داگیرکراوە زۆر لەوە پەرتوبڵاوترە کە لە باکوور هەیە کە وڵاتێکی داگیرکراوە و قەمعکرێن واروار هەر وەکو چۆن بڵێن نەوەی یەکەمی سەرکردە کوردەکان کەیسی ئەنفال و کەیسەکانی کەیان گورگان خواردوو کرد بەڕاستی ئەم مناڵانەی ئێستاش کەیسی ئەنفال تەنها لە قەرەبووکردنەوە مەسەلەی معاشات هابێن ینی جێشێک لە معاشخۆریان دروست کردووە پیان وایە بەمە ئەتوانن قەرەبووی ئەنفال بکەنەوە تاوانە ئەو پەڕی نەزانینەوە جاری پێش ئۆپەری سوکایەتیە بە قوربانیانی ئەنفال ینی بە موچەخۆرکردنی قوربانیانی ئەنفال خۆی لە خۆیان سوکایەتێکی زۆر گەورەیە ینی پشوکردنەوەی قەزەکەی لە پنتێکی زۆر بچووکە کە بەسەری مەسەلەی موشەخۆرکردن و خانەنشینکردنە ئەمان ڕاستیەکەیەوەی کە ئێستا کرێ بە مێژووکردنی یادەوەریەکانە چۆن ئێستا بۆ نمونە ساڵانە یادی جێشی عێراقی دەکرێتەوە بە بەیاننامە یادی شۆڕشی 4 تەمووز دەکرێتەوە ئێستا ئەنفالوانەوە ئەلیاتوە ینی لە لای دەسەڵاتی سیاسی کورد وەکو ڕووداوێکی مێژووی یاد دەکرێتەوە بە پێش لە کاتێکا خۆی بە یادەوەریکردنی ئەساسی بکانێت کەرا بە یادەوەری بکرێت بە یادەوەری بکرێت بۆ شوەی کە باسمان کرد ئێستا میلەتانی کە هەیە یادەوەریان لە شوێکی درۆ دروست کردووە لە ئەفسانە هەر بە دوور نەڕۆین ئێستا خەڵک پێی وایە کە جوولەکە تەنها هۆڵۆکۆستیە تاوان پێش هۆڵۆکۆست ئەوەی کە جوولەکەی کۆکردبووە شتێکی کە بوو بەڕاستی ئێستا خۆ پێشتر جوولەکانی پێکەوە بوون و داوای دروستبوونی دەوڵەتی تایبەت بە خۆیان نەکرد هۆڵۆکۆستی لە ئارایان نەبێت هینەکەیە ڕووداوێک لە مێژووی جوولەکە پێش هۆڵۆکۆست ئێستا بیرچۆتەوە لەبەرەوەی کە هۆڵۆکۆست زۆر تاغی بوو و توانی هەموو ئەو یادەوەریانی پێشووتر جوولەکە هەیە بوو هەمووی بسترێتەوە هۆڵۆکۆست بێ بە تاکە یادەوەری بە کۆمەڵ هینەکەیە حادیسەیەکەیە تاوان بەس مێژووی یەهود باسیەکە هیچ مێژوویی کە باسی ناکات یانی هیچ جیهانیچکە باسی ناکەن وایە لە سەدەی ڕۆمەکانە جوولەکان بەرامبەر بە ڕۆمەکان دەسەڵاتی ڕۆمەکان شۆڕشیان کردووە ئاخی جار 950 نزیکەی 1000 شۆڕجێڕی جوولەکان مێنێتەوە کە پەنا بەنە بەر شاخی کە ئێستا لە بینی سەحرای نەقەب و لە بینی دەریای مردووایە و تا ساڵانە یادیەکەنەوە تەمانەوانی کە یادیەکەنەوە جوولەکە توندڕەوە دینەکانیانە شاخە ناوی مێتسادایە مێتسادا گوایە ئەم 950 کەسە بۆی کە لەبەری کە زۆر باوەڕیان بە ئازادیە بوو باوەڕیان بە کۆیلەبوون و ئەسیربوون نەبووە یەکەیەکە خۆیان انتحار کردووە پاژۆی کە چواردۆریان نەگیرێت لەلایەن ڕۆمەکانەوە تاوان ئەمە هیچ سەرچاوێکی مێژووی باسی ناکات بەڵام جوولەکان پێش هۆڵۆکۆست بەمە خۆیان هێن کردبوو ینی لای هەموو تاکی جوولەکە مێتسادایەکە بوو لە یادەوەریە بە کۆمەڵەکان تورکیا کە باسی ئەماڵایی خۆیەکە ماڵا سوورە باسی شتێکی سێ دەکات گوایە لە ساڵی 1940 نازانم چەندایە پاش شەڕی دووەمی کۆسۆڤۆ ژمارەی زۆر لە لەشکری عوسمانی لە کۆسۆڤۆ کوژێن دوای گۆمێکی خوێن دروستە بێ کە سێرەکەن لە گۆمە خوێنەکە ئەستێرێک و مانگێکی تایە تەمەنەما چۆن تەماشایەکەی عەقڵ قوبوڵی ناکات بەڵام ئێستا بە هەر تا چی تورکی بڵێ کە بڵێ ماڵەمە لە چێواتەوە ماڵاتان لە چێواتەوە ئەوت بۆ جێڕێتەوە یعنی لە ئەفسانە و لە چیرۆکی درۆزنانە میلەتان هاتوون یادەوەریەوە بەشان دروست کردو ئێمە تەنها لە 68 بۆ 91 کە 23 ساڵەکە لە حکم بەعەز کۆمەڵێ تاوانی زۆر گەورە کاکرا هەمووی بێت یادەوەری بۆ کۆمەڵ ڕووی داوە یەک دانە لەمانە نەبووە تا یادەوەری بۆ کۆمەڵ
يعني ئەوەی کەماوەتە تەنها نەورۆزەکە نەورۆسی ئەم دەسەڵاتە سیاسی نییە ڕاستێکی ئاخرشت کە باسی کۆ نازم دەنگ مەگایانە چکم خۆم دەنگ کەزە بەعام یا بوەستم ئەکات باشە چاوەڕێ بکەین آخر هنا باشا طبعا ئەمانەی ئێستا تازە پەلی دیەکەین ئەمانەی ئێستا نەیانزانی شتێکی کەش بکەن خۆی یادەوەری بۆ کۆمەڵ ئەوە مهم نییە کە تۆ میلەتەکەی خۆت ڕابێنی لەسەر ئەوەی کە ئەنفال قەزەیەکی گەورەی و پێویستە ببێتە هۆکارێ بۆ دروستکردنی کۆمەڵێک ئەخلاق و بەهای هاوبەش لە نێوانمانە زۆر مهمە هەستی گوناح لای نەتەوەی سەردەست دروستکەی ئەمانە دوای 2023 بەڕاستی لە پێناوی کۆمەڵێ پشڕینی کۆمەڵێ پلە و پۆستە ینی ئاژبوونەوەیکی زۆر سێریان لەگەڵ لایانی بەرامبەرا کرد هیچ شتێکیان لەگەڵ لایانی بەرامبەرا نەهێشتەوە ینی ئەو مێنتاڵیتی کە ئێستا عەرەبی عێراقیەتی ئەو عەرەب بە شێوەیەکی گشتی هەیەی بەڕاستی ینی مێنتاڵیتیە نەگۆڕاوە عەرەب تا ئێستا لە دەرەوەی دەوڵەتی مۆدەرن ئاژی تا ئێستا بە عەقڵی خەلافە دەژی ینی ئەمانە چۆن شتێکی سێریان کرد چۆن ئاژبوونەوەیکی زۆر سێریان لەگەڵ عەرەبا کرد ئێستا ئێمە جیان لە هەموو کاتێکیکە بەڕاستی ئەنفال لە پێشمانەوەیە ینی هی ئەوەیە دووبارە بێتەوە 2014 ڕوویە داعش کردی داعش چی بوو داعش بەعزوو بەبەرێکی دینی نمونەی ئەڵمانیا بۆچی زۆرێن من خۆم لە ئەڵمانیا ژیام و ئەڵمانیاچێکە لە وڵاتانەی کە تاوانباری دوو جەنگی گەورەیەوە تاوانباری هۆڵکۆستر لەبەرەوە باشترین نمونەی ئینسان بێنێتەوە بۆ قەزیانە لە ئەڵمانیا ئەوەی لە ئەڵمانیا ژیا بێ هەستەکە لە ئیسرائیل دەژی ینی هەموو ڕۆژێ ئەوە بەڕوایانەوە کە چی بە یەهود کراوە تۆڵی لە ئیسرائیل دەژی زۆر سێرە شتێکیان هەیە ڕەنگە دیقەتان نابێ ئەوانەی کە سەفەری ئەوان کردبێ ئەم شتە نازەم دەرەکەویانە چوار گۆشە لەگەڵ کۆمەڵە چوار گۆشەی تری برۆنزیە بێنرێوانە تاوان چی ئەرزی شار و لادەی ئەڵمانیا هەیە ئەوانی تایە ئەچیتە هەر شوێنێک و ئەما بینی تاوان خەڵکی دیقەتی نایە لەبەرەوەی کە نازانێت چییە بەبەستی نییە سێدی بکە بەس ئەمە شتێکی زۆر مهمە ئەمە مەجموعەیەکی زۆرە ئەمە دانەیەک یەک دانە بۆ نمونە ئەمە تەمان ئەمە هەموو خۆم ڕسمم گرتووە ئەمە ئەگە دیقەتی بێ نووسراوە فڵان کەس لێرە ژیە لەم شوێنەیە مواردی ئەوە نەیە ساڵی ئەوە نازەکان بردیان ساڵی ئەوە کوشتیان بۆ هەر کەسێک لە ئەڵمانیا نازەکان کوشت بێتیان شوێنی کەسەکان دۆزیوێتەوە کە ئەو دقەیە پێشەوەی ببرێت لە شوا بووە ئەوان لەسەر لەو شوێنە کردووە کە تیاژیەوە تاوانەوانەمە شۆستن شۆستە هینەکان هەندێکیش لەسەر جادەن چکە ئێستا کراوە بە جادە کاتی خۆی بڵێ ماڵ بووە ئەوان نابینیت بە مەلاین لەمە ئابین لە شارەکانی ئەڵمانیا ئەوانە پیشانی چی ئێن پیشانی ئەو نەوەی ئێن کە ئێستا گەوراوە من پێیان لە باپیرانتان ئەوانە هەموو کوشتووە باپیرانی ئێوە بڕۆ لە بەغا ئێستا لە عێراق ئاشتیی خۆشتان پێ بڵێم وەڵای وازم ڕسمی ئەوەش پێناوە من کاتی خۆی سەواشتی کەشتام شام بکەینەکە باش هین بێت تاوان ئەمەش پێم وایە چوو بە ئەڵمانیامەی بینی بێت ئەمە مۆنومنتی هۆڵۆکۆستە لە بەرلین ئەو ئاڵایی دواوە ئەگەر دەرکەوێت ئەو ئاڵایە ئەو بینای پەرلەمانە ئەمە وتیان بۆ لێوا دروستیەکەن ینی شوێن نەماوە مۆنومنتی تا دروستکەنەوە نەبێ وتیان بۆی ئەو نەوانی کە بن پەرلەمانتار تا مردن کاشن بۆ دەوام بزان کە بە باپیرانیان چیان بە یەهود کردووە هەموو ڕۆژێ بیبینن تامان ئەمە لە ئیسرائیل نەکراوە لەناو ئەڵمانیا کراوە تۆ ئیشی تۆ ئەوەیە ئیشی کورد ئەوە بوو لای نەتەوەی سەردەست بەڕاستی ئەوەسکردن بە گوناحی دروست کردایە بە پێچوانەی ئەوە من چیرۆکی زۆر سێری خۆمتان بۆ جێڕمەوە من ساڵی 2009 بە حکمی ئیشەکەم ئاخر گۆڕی بە کۆمەڵ من سەرپەرشتیاری هەڵدانەوەیم کرد ئەمەی کە لەم ماوەیان نێژان بزانم هێنامەت خۆ هێنام ئەمە گۆڕەکەیە کە هەڵدرابەوە هێشتا ئەیشی تیان نەکرابوو ئەمە قوربانیەکانن تاوان 170 ژن و مناڵ بوون ئەو بەشی سەرەوەتی بەشی خوارۆشیە ڕسمی بەشی خوارۆشی مێ بەس نەمهێناوە دوایی کە گەشتینە کۆتایی ئیشەکەمان دوای تقریبان 2-3 هەفتە ئەم کوڕەی لای ڕاستی وێنەکە ئەوەی ڕێشی هەیە ئەمە کوردە ئەویکان عەرەبە ئەوە سەر بە تیمی
گۆڕی بە کۆمەڵی عراقا ئیش تەواو بوو وتی ئەخ فڵان کەس پرسیارێکم هەیە ئەمانە بۆ کوژراون منیش بەڕاستی ئەمەزان ڕابێرێ وتمانی چۆن بۆ کوژراون کورد و کوژراون لە عەمەلی ئەنفال وتتەن بۆ ماسکەی بۆچی کوژراون وتم تۆ ئەنفالی بیستووە وتی بیستووە بەس نازانم ئەنفال چییە تەمەن خۆی یەکێکە لە تیمی یەکێک لە ئەکتیڤەکانی تیمی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵی کوردە نێزانی چی ڕوویەوە بەڕاستی ئەو ماساتێکی زۆر گەورەیە ئەو لە عراقا هەیە ئەمە ئەم کارە ساتە هی ئەوەی هەم ڕۆژ دووبارە بێتەوە ئەو نازانێت ئەو کە خۆی لە ئیشەکان نازانی چی ڕوویەوە ڕستمەکەیم بۆی هێنا بۆی بزانەوە تاپن تاسە پەیوەندیمان هەیە پێکەوە هەتا ئەسەر تەمان بە حەسرەتە لەبەرەوەی کە ئەم هەموو ئیشەی کردووە نەیزانیوە ئەمانە چەند بۆچی کوژراون بۆ هێناوە ئێرە هیچی نەزانیوە باشە یعنی سەکرداتی سیاسی کورد نەیکرد ئەمانەش بکا بەهێن نەیکردنا حەز کرد ئێستا نەدەرانی کورد لە بەغا لە ڕقی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕقی دەسەڵاتی سیاسی کوردی عراقیان لە خەڵک لە عوام کردو بە سوید بەڕاستی پێت وایە بەغا سویدە هیچ هینێکیان ژنەداکیان نییە و ئەگەر ڕۆشناییەکە بێ لە بەغاوە هەیە ئەو قەزانان هەموو بچووە هیچ قەزەیەکی سەپاس ناکرێت و هیچ ئیشێک لەسەر یادەوەری بە کۆمەڵ ناکرێت ئاخشتم هیچ چەکرێ تاوانش تەکرێت ئێستا پێم وایە لە دەرەوەی دەسەڵاتی سیاسی کوردی تەما خۆی پشتبەستن بە دەسەڵاتی سیاسی کوردیا بۆ وەزارەتانی کە معنیت بەمیشە وێڵاتێکی گەورەیە من خۆم لە یەکی لە وەزارەتانی شەکەم خۆتان نەزانم ئەو وەزارەتانە بارکراوە بە ئیشی خزمەتگوزاری بەڕاستی ئەمە ئیشێکی کۆمەڵایەتی ئیشێکی کۆمەڵگەی مەدەنیە من پێم وایە هەموو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەموو تایەکێک لە ئێمە بەرپرسە لە بەرامبەرەوەی چۆن ئەمەکە بە یادەوەری چۆن میکا بە یادەوەری جا لەگەڵ مناڵی خۆی لەگەڵ دەوروبەری خۆی لەگەڵ ئەوانەی خۆیان ئەم کارە ساتە بەڕێزانەوەکو باسم کرد کارە ساتێکە لە پێشمانەوەیە هی دووبارە بوونەوەی ئێمە قەدەرێکی شومان هەیە کە لە وڵاتانی هاژین لە تورکیا لە عراق لە سووریا بۆیە بنمونە هێنامەوە کامانە هیچ ئەندامی دادگای تاوان نێودوڵەتی نین چونکە هەموو ئەزان کە خۆیان ماداوە ڕۆژ لە ڕۆژان تاوان بکەن لەبەر نابن ئەندام لە دادگایە لەبەرەوە ئیشی ئێمە وەکو نوخبە و وەکو خەڵکی خەنەواری ئەم وڵاتە ئەوەیە ئیش لەسەر لە دەرەوەی دەسەڵاتی سیاسی و بێ پشتبەستن بە دەسەڵاتی سیاسی کوردی ئیش لە سەر بە یادەوەریکردنی ئەنفال و کەیسەکانی کە بکەین بە مەبەستی دروستکردنی کۆمەڵی بەها و خەسڵەتی هاوبەش بۆ داهاتومان زۆر ببوورن سەر مێشاندن سوپاسی زۆرتان هەم کاتم بۆ ئێرە بۆ بڕن لە ئەو خەلانەی کە لە کاتی پێشکەشتنم دروست بوو لە دەسەڵاتی منانەبوو زۆر سوپاس بەڵام گرفتەکە لەوایە کە سەرۆکۆماری عێراق ئەتوانێت دەورێکی زۆر کاریگەری هەبێت و پەرلەمانتارەکانی کورد دەورێکی کاریگەریان هەبێت لەوەی کە عێراق ببێ بە ئەندام لەو دادگایە وەکو کارخەبار گوتی احتیمال نییە تۆ ئەو تاوانانی بەرامبەرێک کراوە ببیتەوە دادگا ئەنفال لە بەردەمە بەردەوام گەورەترین کێشەشەوەیە کە بەڕاستی ئەوەی ئەنفالی کردوین ئێستا زۆر دەبچوی زۆر جوان بووە لای ئەم جیلە و لای میلەتی کورد ئەمەش کێ کردوێتی بەڕاستی پیادەی کوردی کرد ئێمە گلەیی لەوە بکەین کە حکوومەتی عێراق نایەتە ژێرباری ئەم قەزیەوە لە کاتێکە ئێمە تاوانبارەکانی ئەنفال لە کوردستان داڵدەدران و نێرانە دەرەوە هەنی ئەمە کارەساتە تۆ میلەتێک ئەوەی جینۆسایدی کردویت داڵدێ بیت و بینێریتە دەرەوە من یەک چیرۆکی دۆستنەوەسە کە یەک مانگ لەناگارابووم کە ئەوان چۆن عینەن ئێمە لە سەربەرستا عینەن ئێمە ئەوانی جینۆساید کرا بەڵام لەوێ ئەم گرفتەی کە ئێمە ئەڵێن ئەمە ئەنفالی کردو هەموو دەقێلێنە و ئەم جاشەکان نەجیرانەوەمانە لەوێ سێرەکەی ئەوانی تاوانبار لە پۆستی خۆیانە وتم باشە بۆ خەڵک سەلادا لێرە وتیان لەبەرەوە ئێمانە هەموو نانیان لە لیستایە کە بانگەکرێنە بەردەمی دادگا ئێمە لەوانەیە هەزار و شتێک بڵێن کەس بە تاوانبارە زانیکارفانە بەڵام ئەگەر دادگایی بکرێن لەوانەیە هەمووی تاوانبار نەبن بەڵام لەبەرەوەی دادگایی نەکراون ئەم کێشەیە لەناو هەناوی خەڵکە بەردەوام تکرارەکەتەوە لەبەرەوەی تاوانبار ئەوەی تاوانی بەرامبەرکراوە حەقەقی بوو نەگێڕاوەتەوە و تاوانبارەکەش تێکەڵاو کراوەتەوە بە کۆمەڵگاکە کۆمەڵگاکەیان شێوانووە لەبەرەوە من قەناعەتم هەیە
یادی ئەنفال هەموو ساڵێک ئەو نە بە بێزاری ئەکرێتەوە هەستەکەی یادەکە نەکرێتەوە باشتر. سپاس خەبات زۆر باشی بۆچوو بەڵام گرفتەکە لەوایە کە بە تاکە کەسی لەناو کۆمەڵگاکەش ئەگەر بێت بە دەستە جەمعی ئیش بکرێت لە دەرەوەی بۆ ئەساساتی حکومی من پێم وایە بتوانین کاریگەری زیاترمان بێ و زۆر سپاس. زۆر سپاس کاک شاڕیان. سەرگافەر دەستخۆشی بۆ کارکەوەتەوە حکوومەتەکەی سیاستانێکی ئاوازە ماوەیەکی بەسەر ماوەیەکی زۆریشی بەسەر پێبڕی حکوومەتە زۆری لە باڵەکان فۆتا و نیاشاران دەکەوە مای دەستخۆشیە حکوومەتە زۆرمان وتووە جێگەی داخە کاوایە هەرێمی کوردستان ڕۆژی و بەرێ دابینە دای بۆ قاچەکانی پێ کوردستان بەڵام ئێمە نەمەتوانین سەرپیسێکی ئاوا بە دەسەڵات و ئەحزاب و مفەرکیبینیشەوە نەمەتوانین بۆ شتێک بکەین کە جێگەی ڕەزامەتی قوربانەکان بێت کەسەکانی قوربانەکان یەکش پرسیارە نازانم ئایا ئەمە کاریگەری نییە یا ناوتێت یا من هەولێت خەڵەتی پێشتر هەڵەتە پرسی ئەنفال و پیسی ئەنفال بە هەموو دەستگای ئەعلامەکانەوە هەموو ئەوانەی کە یارمەتی ئەنفالە بە ڕسمیەت و بە شەرعیەت ناسان لایەنێکی زۆر کاریگەر لایەنێکی گیر و موفتەکان و کراوەکانی گیر بوو من پێم وانێ کاتی سەرکێت نە لە دەرگای دەوامەکانی بەغا و لە هیچ کاتێکشا باسی ئەمە کرابێ باسی کاریگەری بە شەرعیەت ناسانی دەڕوویەکی نییەوە ئەنفال کرابێت. دەستخۆش. زۆر سپاس. کاک یاسین فەرموو. دەستی لە جینۆسایدی خۆیان هەر ئەوە شوەی وەکە دەسەڵاتی سیاسی ئەم ئیسلاج لە کاتی خۆشیە کە خەمسەر دەسەڵاتی کوردی و ئەمانە لە بادێژی زۆر دەسەڵاتیان هەم دەکەن ئەوان یاری مەسەلەی جینۆسایدیان بۆ شێوەیە کە خامۆش بێت ڕاست یعنی باسەکە داستانی هەڵامچەش و داستانی ئەسمانیشان نوعا ما جۆرێک مهدرا بە خەڵکەکە دەرچێت نەیانێش بچێت ئەم شەیە ئەوەش یانی کە جۆرێک لەو تەڕەوداری هەبێ ئەوانەی کەیسی جۆرەسایەتی کورد بۆ دەرەجێ بەرەو خاموشی وان شتێک لە شەیەکە کردوایە کورد تا ئێستا ڕەوەکەوێت مەوەساچی ناسناوە واتە ئەو لەتەی کوردمانی بیکوژن بەڵام محکەمە ناکرێت تا ئێستا کوردی شێوە ناسناوە. زۆر سپاس کاک یاسین. کاک سەفەریان فەرموو. قوربانی سپاس. ئەکەبار وا باسی کرد کە هەم کوڕی سەرانی کورد هەم دەرخەم بوون لەوەی کە تاوانباران بە قەنەعەتی من کەم دەرخەم نەبوو زۆر بەزیرەکانە ئەوانیان کرد هەر بەزیرەکانەش جاشەکانیان ئەفۆ کرد بەرەی کوردستانی کە هیچ جۆرە هینێکی قانونی نەبووە ئەفوێکیان دەرکرد بۆ ئەم جاشانە بۆ چونکە لە کۆلیدەوە لەو شتانە دەری ئەخست کەوا خۆیان ئەم کارە ساتانیان هێنا کاتێک کە تۆ لە شەڕێکای لەگەڵ دەوڵەتێکی ئەجنەبی پێش بازارانەکەوی بۆی هەڵەبجە دادیبێت پێش بازارانەکەوی بۆی حەجەوەرانیان دەستی بکەیت پێش بازارانەکەوی بۆی لە بینی نەوتی کەرکوب بی چی تەوەقعەکەی لە ڕژێمێکی گەڕندەی وەکو سەدام حوسێن لەبەرەوە ئەوان ئەمە کاردانەوەیە ئەوەی بە نسبەت جوولەکەکانەوە کە کارداوانە نەبوو جوولەکەی فەقیر لە ماڵی خۆی دانیشتۆ هیچی نەکرد بوو بۆ شێوەیان بردیان بەڵام کاردانەوەی حکوومەت لە ئەنجامی کارەکانی ئەمانە بوو لەبەرەوە نایانوێت داخلی ئەو مەسەلەیە ببن چونکە بەسەر خۆیان ئاشێتەوە بەکەران. سپاس کاک سەفەریان. کاک دکتۆر فەرموو. زۆر سپاس دەستان خۆش بێت دەستی بەڕاستیدا جگە لە بابەتی ئەنفال کە بابەتێکی بەجیان کرد و هەستیان دەتوانم بڵێم بەردەوام لەگەڵ بادارێت و بەردەوامیش ئەگەری دووبارەبوونەوەی هەیە دەهێنێت قسەی زۆری لەسەر بکرێت وەژێژینەوەی زۆریشی لەسەر بکرێت
ئەوەی کە خەبەت باسی کرد مەسەلەی پێدانەوەی ئەنفال بەبابەتی کۆیادەوەری ئیقتصادی ئێمە یادەوەری ئیقتصادی ئێمە لە ڕاستیدا کۆیادەوەری لە گوشاری کۆمەڵایەتی ئیقتصادە لە سەروەردە و سەرکەوتووجای هیچ کۆمەلگایەکدا لە گوشاییەوە دروست نابێت. گرفتەکە ئەوە یەکە لە ناوچە قارێکدا کۆمەلگایەک دەبینی ئەنفالی گرنگ نییە. پرسیاری لەسەر ئەنفال بۆ دروست نابێت، پرسیاری لەسەر باپیرانی بۆ دروست نابێت. ئەم کۆمەلگایە دەبێت و لەم دەسەڵاتە سیاسی و لەم دەسەڵاتی کە سەروەردە ئاراسە دەکات، تەندروستی ئاراسە دەکات، ڕۆژبوونی باڵا ئاراسە دەکات، ڕۆژبیری بەدەستەوە و میدیای زەبەلاتی بەدەستەوە، دەبێت یەخی ئەم دەسەڵاتە بڵێ ئەم ئەسەسانە لە چیدا بەکاربێتەوە. بۆچی ئەم کۆمەلگایە لەگەڵ یادەوەریەکانی خۆیدا ناتوانێت بژین؟ بۆچی ناتوانێت تراژیدیاکانی خۆی بۆ کریادەوەری لە ڕۆژناوی کۆمەڵایەتیدا جێگایەک بکاتەوە، پرسیارێکی بۆ بکات بۆی بتوانێت ڕای بکات لەسەر بنەمای ئەم کۆیادەوەریە هۆشیاریەک بنیاد بنێت کە ببێت بە هۆشیاری نەتەوەی لەسەر بنیاد بنێت، نەتەوەی لەسەر بکات بێتە ڕەگەزێکی گرنگەوەی هەڵپات باز دەکات، ڕەگەزێکی گرنگ کۆکردنەوەی ئینسانەکان بە هەر شوێنێ بێ ئەم شتۆرە هاوبەشە هەست بکات کە ئینتیمای بۆ ئەم نەتەوە هەیە بۆم ڕەگەزە مرۆ هەیە بۆ نەشانە هەیە. من یەک نمونە دێمەوە ئێمە لە ڕاستیدا لە زۆر شوێندا بەشە پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە کە خۆی دەستگاکار بەشێکی شتێکی پەیوەندی بە ئێمەوە هەیە بەڕاستی کۆمەڵگان لەم بابەتەدا پێویست نییە. ئینسانی ئێمە لەم ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی نخبەی مسەفرینی ئێمە سیاسیەکان، سەربەخۆکان، میدیاکاران، ڕۆژنامەنووسان پێگوناح نینە لەم بابەتە. ئێمە جناب باسی نەورۆز کرد، لە نەورۆزدا ئینسانێک لە کالیفۆرنیا بێت، لە بەستا بێت، لە مەهاباد بێت، لە ئیفرین بێت، لە ئامەل بێت، ئەم شتورە هاوبەشە هەیە کە ئەم جەژنەکە لە یادەوەری ئەودا کێسێک نیم بتوانێت بسپێتەوە. ئێمە تازە بێت کۆمەڵە خەڵکی بەدایەک ئەکادیمی بوونەوە. من قسەم لەسەر لایەن حەقیقەت ئەکادیمیەکەی نییە. چەند حەقیقەت و چەند ڕاستی مێژووی تێدا و چەند ڕاستی مێژووی تێدا من مەگەشتێک لە بابەت ئەفسانە. بەڵام ئەوەی کە گرنگە بۆ من نەورۆز دایم بە ئەفسانەکە. بەڵام ئەفسانە لە دروستبوونی نەتەوە لەنزەم کۆی وڵاتانی دنیادا، کۆی نەتەوەکانی دنیادا ڕەگەزێکی گرنگە دەتوانین سودی لێبینی لە بنیادانی نەتەوەدا. ئێمە دین بژاری ئەمەش دەکەین بۆی ئەم ئەفسانەیەش لە گوژاری ئینسانی ئێمە گاڵ بکەینەوە دێکی بشکێنین بیا بڵێن نەخ نەورۆز ئەمە نییە. یعنی ئەوەندە لە ناو وەسەڵی ئەکادیمیشدا بە شێوەیەکی پێچەوانە بەرتەکردارێکی خراپ هەیە بە ناوی ئەکادیمی بوون کە من پێم وایە تێنەگەیشتنە ئەکادیمی بوون. چون ئەکادیمی بوونەوە نیە کە تۆ حەقیقەتی نەورۆز بەتاڵ پێوە. ئەوەیە کە بڵێ ئەفسانەیە، یۆنان ئیستفادەی لە ئەفسانەکە، ڕۆمەکان ئیستفادەیان لە ئەفسانەکە، ئەمریکا ئیستفادە لە ئەفسانە دەکەن، عەرەب ئیستفادە. یعنی کاکە دین پڕە لە ئەفسانە. دین پڕێتی لە ئەفسانە. تۆ کە ئەمە قبوڵە بۆچی ئەمە قبوڵ نییە بتوانێت بکەی ڕەگەزێکی گرنگی بنیادنێتەوە. بۆیە بە بڕوای ئێمە لە دوو جەمسەرەوە بەرپرسیارەکەمان دەگەوێت زۆر جەمسەری جانەوەی کە بەڕاستی ئێمە وێرانێک کردووی لە ناوەدا. جەمسەرێکی تریش ئەوەیە ئێمەش خۆمان وێرانەکەینەوە جارێک لەسەر هەمان نهج و هەمان ڕێک و هەمان ڕێچریکە لە دەرەوەی خۆمانداری وێران ناکەن. بۆیە زەحمەتە بەڕاستی کۆمەلگایەک بەم شێوەیە بتوانێت بنیاد بکرێتەوە. کۆمەلگایەکی هەڵدەچێترا و هەڵدەچێترا و پێویستی بەرزتر پێم وایە بەڕاستی وردەکانی هیچکار زۆر دەست خۆش. زۆر سپاسی بچۆر کاک بڕوا فەرموو. Serve مثلا تبعيه واضح وجود سارك أصلا نوعي كهو القصبية يوضع كتير وقتها استنجاب ساري هو حوالي مع الإنسان وبين السورية ومع الخارجية وكان الإسبان طبعا فرانكفورت مثلا هاجنا حموتان بردار أمريكا نازلة وعم سارك وقت ناو عم بتجواب عن الحكاية وإنسان عمو باس بقول له يجوز بس هو مساعد انه يجوز كل هذه الشغليه كما يجوز مساعدة من جلات مساعدة تقريبا لما تقوم عن القربان في مجال مساعدة عن دائما برامج جلات وشيء يا لساتورت يعني برجالي عن فاك مش تكساتورت مش يعني يبقى بأصلا مش تيجي في من
كل لما تبان كشكل يعني بدرج زين شو لو كان يسمى في ما يلا يعني كان باش تمكن تكشي لما تبان كناي راتوريتي في دولة جزء وكون حوالي غيري لما ما هو مشى هاتش كثير من الانتخابات وبروش تجد الكشية كناي أبي ما حنا كده رئيس الرئيس يعني بعض جينوسايد رواي ناسية وبزاي دايتي على أساس تيار شعر سكتي كوتالي كيشي جولا أنتاكي راسي بعد يوم اللي بساعته راسي من أوعى راسك هذا الرواي يستمي سايكولوجيا يشوف سايكولوجيا يشوف بابا تاعي يانا هنيشان يشوف ما اللي بيدرس كزاي كيشوف كمان لكش راي مدرس بينك عايزة أو قاعد أتواني هنفعل يعني نشتي كمان اللي جوا برنامج مثلا شو لك أمره بعد اسمع السيرش في نشتي بيوتي أنتي سيرفيس يعني اللي بيعمل نشتي بزور حاصل يعني أنا يجوا بوكر زي بوكر صوت ترشش كتير زي لو كاتو هو كروماني كان ديني مسيحية كده ديني رسمي إمبراطورية روما تجربك قدس البلاد. كواتساب موضوعي كردي يقول جنسيات الأنفال والروائي لكش زي الدستيرية حتى عند الرجل جناب طريقة الدواء الشهور لبروي مخوما بسبب ما الخوما عندك الدواء الشهور أو سيكولوجيا مشكلة بسبب وجود شيء زي الأشخاص الجنسيات و بين النواب كواتساب يشتكي بس مثلا وموضوع اسماء يعني بالرغم من أنه بيشني بالله وزارة الشيطان جناب الشهور اشتكى كذا الأمر والمنصب زور زودي لازم كاريا لا نكمل بزمانه أصل دستواشين يدعي أمره بيتاكل كل مسيء كل قرآن بتاعه بيان بيجري جنبه داري أنفالي أنا كارثات مخالج يعني ما كارثات يعني هذا غير نقول لا نكمل بزمانه شو بس لين أنفال أما مهم ده وكان يجي جايما درجاني كده درجاني جدا كده ومنكات داعش الرجوعات يأخذوني فككنسي أيديولوجية بنوعية غير شو أو أنها يدل شتكاني وجد داعش وكلا لا سواء بقش ولا كش بداعش كش ولا يكشات زول لو تيجي تقولي أنا رجوع كذا ساعات يقول يا جماعة سواء داعش هكذا شو واحد يجي بكاي أما شيء يقول يا شيء أنا أعرف شو ولا تجي بينك النوع الراسي هذا ساعات يجوا يعاون في كاتبين كتير نعاون ديش بينك النوع نعاون في كتبان كتير كمسينا كان فترة لكن بس يعني اشتغلنا طبعا نتيجة كيتها لأن جرى كمان هذا لأن جرى كمان على سفارة لأن عودي كمتها وزارة الشباب وزارة متركم بريك جوي وأنا بعد مشكلين يعيش في المستقبل بدل عموم يوكل وهو يعني خدامي ولا سزاداني ولا كسر كبيرة ولا هو دستواجين اللي يعني كانوا يقولون يسكتوا بس الفارقة جاي كانوا بس الساداني ما كانش بعسكر اللي نأخذ استكشاف أفريقيا اللي هو كان كده ويسكتوا برا بالدور بس الزور ولا بس يعني سوال صار زين لا تخش زور سوال صار دو كسمان وسه كسمان ما باش أحسك جوابي كان بروا إسابيته أو سك هوري جواب جرينو بقى وانا قسم كان اسمه مشكلة ما مصرين دكواتها من بحثك إيسا سپاس بی کاملش قسمه بررسی من توانی جوابی اوانی پیشو هفسرت جب اوانی پیشو همی سالی جوانه هبوم نیش مثلا این وزوی که برا دوش دیتیا بزومون بیشان هبونی زرا و گلک تایبت با مسئله انفعال و جنسادی کرد طبعا هر بازانیتان جولکا کلمه هولوکوست بکار نیامد رقیشی دیتی لبری هولوکوست دیستان مشکلی لبری هولوکوست هر کشتنی جولکانی هولوکوست کشتنی 11 میلیون کس ششی جولکیه او که مرقين الرسمي طبعا بينجي بريتيا ل خلق سلافي قرار كومونيست تشاب يعني دبروا ان خوان انتقالي هناك جولكا كلمه كي هي وهن هاي شو نادم باهين شلون بس شو على شيء اگر ترجمه هني بكيت يعني كاتاستروفا لاتينية كاتاستروفا يعني بعريه بالنكبه
بە کوردی تاوانە کارەساتمان هەیە بەداخەوە بەڵام ئەوان بۆ خۆیان ناڵن هەڵۆکۆست ینی بۆ ئۆش هینان دۆزیێتەوە جگە لە کۆمەڵە زاراوەی ترکە جاشتێکی خۆش هەیە لەوانەیە پێتان سیر بێت تەربیەی مناڵی جوولەکە لە 3 ساڵیەوە فێرانەکەن شوئار چییە ینی جوولەکە چۆن تووشی ئەو کارەساتە بوو تووشی ئەو نەکبێ بوو لە 3 ساڵتان بە زمانی 3 ساڵی هەتا بەرەوە لای ئەڵمان کە خۆی شتەکەی کردووە لە 4 ساڵیەوە واجبە لە پۆلی چواری بنەڕەتی کاکاتە 5 ساڵی داخلی مەکتەوە 5 بۆ 4 کاتە 9 ساڵ لە 9 ساڵیەوە بیخوێنن کە نازیەکان چیان کردووە باشە تاوان عەرەب ئێستا نازانێت ئەوم باسی و کابرایان کرد خۆی لە بوارەکەی شەکات نازانێت چی ڕوویاوە شتێک پیشانتان هەیە بۆی کە بزانی بواری پەروەردە بە تایبەتی لە چ کارەساتێکی گەورەیە لە وڵاتەیە باشە ڕاستپێک بە ناو پیشان حەزگەم پیشان ئەوە منهەجی پۆلی نوێی بنەڕەتی ئەگەر مناڵێک تەمەنی 6 ساڵ بێداخل بێ ئەبێتە 5 ساڵ وانە بزانن ئەنفالی چۆن بۆ شەرحەکەن ئەنفال چییە لەو کتێبە بەم 6 دێڕە باسی کردووە ئێستا بۆتان خەرمۆ بزان چەند غەڵەتی تایە بە 6 دێڕ باسی ئەنفال بۆ مناڵێکی تا مناڵ نییە مرد منداڵەوە بۆ مرد منداڵێکی کورد ئاوا فێریەکەن پێشە مشتیاڵی هەڵمەتی ڕەشی ئەنفال تاوان هەڵمەتی ڕەشی ئەنفال خۆی لە حملەی ئەنفالاتی باسی هاتووە حملەت الئەنفالات ڕێک هێناوێنە کردوانە بەین بەس ڕەشیان خسووە پاڵی بۆی لەوەی باسەکان نەچێت هەڵمەتی ڕەشیان تا هەڵمەندی هەڵمەتی چییە ئێمە چەند جار باسمان کردوانە کاکە پێشتر هەم پلانی بردنەوە لە هەڵمەتە یعنی لە پڕ ئەم بەسەریان هاتوو کردوانە باشە هینەکەی لێ چی ئەڵە دوای ڕاوەسانی جەنگی ئێران عێراق یعنی کە جەنگ بەستاوە ئەنجا ئەنفال دەستی پێ کردووە کە ئێمە وەزانین لە مانگی 2 ساڵی 1970 مانگی 8 جەنگ وەستاوە لە مانگی 2 ئەنفال دەستی پێ کردووە تەماشا و هینەکە ئەو شەرحەکەی کات عاشی بەسێتەوە بە چیەوە ئەڵێ دوای ڕاوەسانی جەنگی نێوان عێراق و ئێران لە ئابی 1970 ڕژێمی عێراق بۆ بە تەواوی دەست بەتاڵ بوو بۆ لێدانی گەلی کوردستان بستنەوە ڕزگاری خوازگەی بۆ یەکەوتە وێرانکردنی ئەو گوند و شارۆچکەی ینی سەری ئەو شەرحەکە تۆم مێرمنداڵێکی 5 ساڵ ئەوەندی پێ بڵێ لە ئەنفال پێشەوەتان هیچ نازانێت پێش 5 ساڵەکە هیچ نازانێت دوای 5 ساڵ ئەوەندی پێڵیت کاکە و کارەساتە ینی بۆ چۆن یادەوەری بە کۆمەڵ دروست بێت دووەمە کوا شەرحی ئەنفالە هەمووی غەڵەتە ینی ئەو کە داینەوە خۆی غەڵەتی کردووە لە عینوانەکەیەوە تا ناوەڕۆکەی ینی ئەو ماساتێکی گەورەیە ئەوە جای بوو کاک بڕۆم پێم خۆش بوو بیبینێت هینی کەشم لای منهەجی هینی کە بەس کات نێپشانتان بە منهەجی پۆلی کەشم هێناوە سپاس کار خبرکن ڕاوی ڕێ بەس خۆمان مەتاڵەکەین ماساتی تووشی بووین بەدەست دەسەڵاتیش کردیەوە ڕاست یعنی ئەوەی بەعس کردوێتی ئەوەی ساش ئەردۆغان ئێوێ بیکە ئەم دەسەڵاتە شەرەوەی کردووە ئێمە ناکرێت بەوەی دوژمنەکانمان بکەین ئەو دوژمنەی تەتاژیکەرە ئێمە چیمان کردو دەسەڵاتێکی کوردی دوای 33 ساڵ ئەویش ئەنفالیش پێ کرد زمانی کوردی ئەنفال کراوە کەلتور و فەرهەنگی کوردی ئەنفال کراوە نەریت و هەموو شتە جوانەکان لەناو ئێمە ئەنفال کران متمانە و خۆشەویستی نەما کەس ئیتیمای بۆ دەتەوە خاک نەما دوو ڕۆژیکە ئەردۆغانێ بۆ بەغا چەند کورد ئاگای لێ چێ خەریکی چییە بۆ چییە دەردۆغان بۆ بەغا یە بۆ هەولێریش بۆ پایتەختەکەی ئێمەیە بۆ چییە لەو خەڵک بە ئاگایە سازانی بۆ چییە بەس ئەم بێخەمیە ئەم نەبوونی حاودەنگیە لەداویەکە کە بە درێژایی مێژوو کورد یەکدەن نەبووە کێشەکەەوە تەنیا نەوڕۆ زمانێ و نموری باسە ئەوی ژوورە لە سیاسەتەوە یعنی بە درێژایی مێژوو کورد و سەرکردەکانی کورد هەموو شە جوانەکانی ناوە جا باسی هۆڵۆکۆست کرا جوولەکە یەک قەزەیە ئێمە هونەرمەندەکانیشمان زۆر کەمتر خەم نووسەرێکمان نیە لەسەر ئەم شتانە بنووسی ئەم ڕووداوە بۆ ئەمە کارەساتە بکرێتە فیلم بەڕاستی پیشانی دنیا بکرێت ڕایەکی گشتی لەسەر دروست بکرێت هەم لە ناوخۆ هێشتا نازانێەوە حاڵی پەروەردەکەمانە کە پەروەردە نەماوە بێگومان خەڵکی بێئاگا نازانێ ئەم قسانەی من ڕەنگە زۆر ڕق و خرابن بەرامبەرەوانی کە لە دەسەڵاتان بەڵام دەسەڵاتی کوردی لە دوای ڕاپەڕینەوە بە بەرنامەی وڵاتانی ئیقلیمی ئێرە بەڕێوە چێکاکە مەگە خەڵکێکی گوێ نەزانێ وایە یعنی ئەو هەموو کەناڵە خراپەی کە هەیە زۆربیان لە پایتەختن
بەردام ئەو بەردامانی دایڕێژن و چیە؟ لەکوێوە بەردامەکانیە چێ سەرپەرشتیەکە چ دەوڵەتێ دایڕێژێ خۆ بەگاتە نییە هەموو خراپەکاری و هەموو مۆدێک و هەموو شتە ناشرینی بڵاوکرێتەوە بۆ چییە؟ تۆڵێ ملەتێک گەرویسی لە ناویبەری کەلتورەکەی لەناوبەر ئێمە زمان و کەلتور و قسە زۆرە دیکەی لەما منی کێلەوانەی هەر زۆر بە قسەرە خۆ ناسراوە لەبەری نەتەوەکەی خۆم خۆشەوێت ئێستا چێ مەحکەمەی ئەم هینەی ئەنفال بکات مستەشارەکان و نەوەی نەوەکانیشیان حاکم و ڕاید و لیوا و سەرکردایەتی و سیاسی نەیە چێ بیکات کە ئەوان خۆیان هەمویان حاکم و سەردار بن ئەوانی قەزەکان بەسەر ئەم نەتەوە هێناوە حکومەت کێیت حکومەت ئەوانە کێ باسی ئەنفال بکات ئەوە دیاش و لەناو میلەدا خەڵکی پاک و دڵسۆزە و ئەوەی بۆتە قوربانی ئەوەشی کە لە هەموو لایەکی خوا لە هەردوو جۆگاکەی خواوە بۆ خۆی ئەژیتا مردن ئەژیتا بەکەی خۆی ژیانەکە سپاس کاکی گیان بەڕاستی بابەتێکی زۆر باش و دوژان جێ دەستخۆشیشی زۆرە لەبەرەوەی ئەم جوڵانە هەمیشە کاردانەوە دروستەکە سەرباری ئەوەی خەریشمانەیەتی زۆر بە کوردی قساکەم زۆر دەستخۆشی لە برادرانیشەکەم ئەوەی لە بێشمانە بۆ هەندێکیان ڕاگەیان ڕاستەکەی ئێمە بێ بزانین لە کوێی جوگرافیای جیهانین لەناو چوار دراوسیایانی یاخود سێ دەتەوەی ترین کە ئەمان باوەڕخوازیەکەن بۆ باوەڕخوازیەکەن لەبەرەوەی ئەزانن کە وەکو لەبەرەبەیانە واقعی لە مێژووە ئەم ناوچانە شوێنی کورد شوێنی ئەوانە ئەوان هەمیان کەمایەتی هەمووی باوەڕخوازیەکە لەبەرەوەی تۆ لەناوبەری باشە نەبوونی خطابێکی گشیر یەکدەمی باوەڕی لەناو کوردە هۆکاری سەرکی تۆ ئەڵێز داکوچی ناکەن هەر لەم ساڵانەی پێشوە نازانم 2007 لە خەمیادی ئەنفالە لەناو پەرلەمانی عێراقا من بەو زمانە ئێڵم شتێکی بەکارهێنا یەکێ لە نوێنەرەکان باوەڕی پەرلەمانتاری عێراق ئەوە نەفرەت لە هاوارەکانیشدا یعنی بۆ دنی هاواریش طبعا ئەو بەو شێوەیەوە ئەگەر ڕێگەم بە وتیفەڕە بسیحات بوو باوەڕەکانش ئێستاکەم لەو بەغایە لەناو عێراقا بە ئێمەی کورد بە جلو بەردەکەمان ئەوترێ لا بەس پەڕەشوتات بەشڕواڵ تۆش پەڕەشوت لەبەرە کێ ئەوەستی کێ بتوانێت داکوچی بێت نەبوون یەک خطابی ئەم حاڵەتی نێوان یەکێتی پارتی زۆر بە سەراحەت بێتن هۆکاری سەرەکی دەفروت و ناکردنیە ئێمە هیچ جۆرە شوناسێک بارد ئەم مەسلەیە خەتەرە لەگەڵ ڕێزیشی گەپایانە هونەرمەندە نووسەرە ئەتوانێت سەر تەواو مشکلات بەڵام گەر خطابێکی گژیرمانە بێت لە ڕووی سایکۆلۆژیەوە ئێمە خۆمان بنیاتی چۆن ئەگەر ئەمە دیوێکی بێت وەک چۆن ئەوەترێت ئێمە خاوەنی ئەوەندە شەهیدین بۆ ناساندنی گەبی بێت ئەڵی 182,000 5,000 جنابانە ئەڵی شانازی بێ ئەم ژمارانەش لە سایکۆلۆژی و شانازیە لە جیاتیۆی فاجعە بێ ئاخر جاریش ئەوەی کە باسییان کرد پێش کۆتایی هاتنی حەربی عێراق ئێران نەخێرەکە ئەنفال لە ساڵی 1970 ئەوەی بارزانەکە جا بە هەمان شێوە من خۆم یەکێک بووم لەو کەسانی کە لە ئەنفالە مۆنمنت دەبێت لەکوێیە مۆنمنتی بارزانەکانی بوو کەس باسبوونی نەکرد و لێرەشا بۆ ئەم شتە بازدار یەکەم کەسم لەناو هونەرمەندان و شێوەکارانە باڵێن عەفو مهندسەکانە دادگەران ڕامگەیان کە ئەبێ یەک ئەنفال دروست بێت جای مەکەنەوە تکایە نە بە ساڵ نە بە کەمی ڕێگە بە من نەدە یەک ئەنفال بۆ هەموو یەک یعنی واتە گرتنەوەی خیتابێکی یەکبوونی ئێمە بتوانێت ئەگەر لەم شێوەیە بێ ئێمە لەناو ئەنفالی دراو لە باوەڕخوازەکانی سازیان فەرموو بەسان خۆش بێت کل لەوەتەکان باسکردنەوەی کە پرسیار بەڕێزت باسی بۆ کرد کە وەکی عێراقی دەوڵەتی عێراقی سەر دەبێت وڵاتی ئیسلامیەتی دینیە و لە سێژدا ناتوانێت سەر ئەو سکاڵا بێت یعنی بەدیلی ئەوان دەبێت چی بێت لە دەرەوەی وڵاتە
شوي مرقاي بوجهي لو سايد كدنا ساندني توي تسربا بكذا فالو يبقى قاسية براسي نكتب شو شيء وي سكيات وصالكي دوار دو ميسان تيلا برا كمان مناسبات دي مثلا في بعض زين كل تقلي يجزار زور مناسبات يعني ليك نكذا مش راضي سيمان هي ببینیم روزی دواتر داره با همون بیشتر خزینات تکنولوژی زور بدات و اوجانیه يعني هو رأي كشتي زويني مثلا رأي ثاني هو فعليا ما كذا نوع اللي الموت يعني فكرة وبدأ يكشتن لما يجوب بينه وزور برضو زانين ورحمة يراقي راس عقل كشوا بيني أنا وعقل دماغي صار لا زال مع قلم يمو كنا تويفور تأثير ما لتوسي وعقل خيالك كثيرة إدارة دام مثلا يشكل ما حتى التجاوز ما أودي بدي قلنا لو دي بو أودي سنوبة إذا باور كرجل عربي شيء عربي وكرسي زور بأساري بدون سليماني سبقوا معنا فارسكا كيفو ضام بولي ودهو أو أنا توري عمري باشا بغلطك أو الأوان يعني هذا كان من تقولان باور كبيا وزور عفو باشا كان هو كامل كبير أما ما بقلي لأوان نكبر مو خمان مو برزانا مشي بس باب يعني ودي إما فاوض ودي إما الصبيات من هنا خمان يعني ما بدأت هو ما وانا حسب تذكرتلو وما بينه أو هذا سبب سليم موسى يعني صاحب التنسيق كل فعلي فكرة وتسوي موسى دي يعني كافي تبينا شو برزمون شيء كثير يعني باور كبت حسيت السياسة يعني مثل السوشيال ميديا كذي وكذلك تملك هرزكارو حتى تملك مثلا تبيني أنا فرّا ذكرته إيشيا وكيك لقال مثلا السوداني لقال تيب ساري يعني كان هذا براسي عقلي هذا سياسي كل لأنه هم يجوي شاب وقرن كارياني كروج بدو يعني مي قصي كاكو ما كتبوا بين لا ماشي وازن سدن مقات شكو تشولتريشو كاتي خوي هربجا لدادقا بالجنسايد ناسنجا واني كمتابعي كيسي هربجان كتبي زان لا تمييز كرابا جنسايد طبعا منو حاكم بيني له رقص انا غباكرت حاكم محمد طوربي ولا بكورونا مرت له دير بمالي راي كتبوا العراق دوينك بيما دوتم بوشي با جنسايد مثلا ناسنوتي هربجا كبلامات ندرايا عراق شما براني ناقرت يعني وكرة فعل كلبتي من منيك منواتن باشا كمال شهر وشهر كعراقي جيرا لكاتي شرع العراق انا فاو شلام شا فلان في سار عماره خريبو مي بجيرا بو لو انا تشكي ما بكرنات بو عراق بالامري وهنا بو بتشكي ما لو شارانيا بو ايران كم كادرو فاو كان 2 سال 3 سال اجر كرا اما دنا بو تشكي ما بكايبنا جوابي نبو طبعا دوائر تميز كرا بهين راسك خو كردان وادم كاك صفت وباسي كرت زوج لو كردان تماشا كرا بلام بيجو كان فاد الروبا كومالك تاوان هي أجتا بابي أنفارو بونمونا أجتا بابي جنسايد وبونمونا راقواسن سأقول حفتها كان حركة كلي نمابو والله راقواسن دسي بيكرت راقواسن دسمن هنا كان بشان نيا إيش اللي هنا كان إيش اللي تاوان راقواسنا توقل جين أردوغا كا كوي كيتوا أظرف معي شيء كهيب وهم اللي يجري توا أخي تجا ظروف يكوا زو فرقي لغلوي بيشو رجال زاوزي يجري نادي إشبكا وجنسايدا يباش خو كاتا أو كاترشتي وأنا بوا بكاردانوش نبتو بنابو جنسايد بري بكاردانوش يعني بيشتر جاري بيشا مشتي هني أنفار بيشتر أو بكرابو بلاني بدنا نابو صار بيجوا مساعد رسمي هي لمكتب تنظيم الشمال كعلي حسن مجد سرتشي بوا بتمام تشيب كان تشينا كان هل كسلو منطقة بيجي لتشيلي كان ده 5 سال و7 سال باجو كده برسيم غلا كده بكوجة بابي محكمة باش خو مانا يعني كاردانو يشي راسه حركة كردي هو والله ما حركة كردي خوينا بوايا بيوم كرد تعريب أكره أخوي تعريب بريتلهين تعريب لسلكان أكره ولا سيكان أكره باش أخولا سوريا حركة كردي هيج أوين أبوه براسي أو برنامج كلا شخصكان أو كبراي دينا أو كتابكش من لا نازل نبيشيا كبراي بعسي بو تعريبي كرد سوريا وبو داي هني دايج كردي منطقة باش هذا تركيا حركة كردي قد وكو بلين حفتا كان وهشتا كان كهشتا شهر كبكر ذكاء بخواتك داري بيش وشتي شو أنا بوا
لە بڕۆ بزان چی لە کورد کراوە لێ لە هەموو پەناماری کوردراوە بەڕاستی ئەوەی لە ئێران نەکرێ بە خاوی کە جینۆسایدی کلتوریە جینۆسایدە تۆ ناڕی بە زمانی کوردی قسە بکەیت باشە کە کورد ئەسڵە بەڕاستی فارس ئەسڵ نییە فارس عەرەبی تورکیە هەموو عەرەب ماڵێ مامەساژەر واڵێ باش تۆ ناڕی بە کوردی قسە بکە بە کوردی دەرس بخوێنێ بە کورد جینۆسایدە یعنی تۆ بیکەی نەیکەیت ئەو برادەرە قسەی زۆر جوانی کرد کورد لە مەتخا و بەڕێگەل لە بەردەمی ئەم خەونی ئیمپراتۆریەی فارس و عەرەب و تورک ئەبێ لە ناو بچێت چۆن ناوەچێ ئەبێت تۆ ئەمە بیانوە تۆ شتێکانەیەتی ئەوان هینەکە بەکارێن ینی ئیشەکەی خوان کە لە مێشکانە بەکارێن قەستێکی هەیە بەس قەستەکە هەیە قەستەکە هەیە و لە مێژووە دووبارە بۆ تۆ چەند جاریکە لەبەر خۆم لەگەڵ ڕای کاگا کویان هەبووە نەبووە ئەیان کرد زۆر سپاس کاکەوات هەمووی کامە خێر بێن هیوادارم بۆ گفتوگۆیە ئەوەی لێ بکەوێتەوە کە کاری جدیتر و بگاتە ژیرە بەخێر بێن سەر چاوە